والله سەبارەت بە بەیاننامەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سەبارەت بە هێرشدرۆنیەکان و هەروەها سەبارەت بە دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق ئایا لیژنەی ئاسایش و بەرگری بەنیازن چی بکەن لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز مەریوان قەرانی جێگەی سەرۆکی فراکسیۆنی پارتیمان کردووە لە ئەستۆدیۆ بەڕێز مەریوان قەرانی بەخێر بێت. کاک مەریوان بەخێر بێ. سەرەتا بە لە بەیاننامەکەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەست پێ بکەین. بوو فراکسیۆنی پارتی تەنها بەیاننامە دەردەکات، بۆ فراکسیۆنە کوردستانیەکان پێکەوە بەیاننامە دەرناکەن؟ پێشەشی سپاس بۆ بەڕێستان. دەمەوێت ڕوونکردنەوەکتان ئاراستەکەن. ئێمە وەکو فراکسیۆنی پارتی وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو هەموو دەستگایەکانی پارتی ئەمە لەگەر تەسعیدکردنی ئەحداث نینە لە عێراق، عاملی تەسعیدی نینە، بەعکسەوە بە پێچەوانەوە دایمەن ئەمە عاملی مساعد بینە لە پێکۆژیان و لە ئاشتی و لۆ برنە سەرێ ئەو ژیانە و ئەو بڕی ئەو اتفاقیاتانەی کە هەیە کە لەژێر قانون و دستوری عێراقی ئەمە کار لەسەر ئەو بابەتانە دەکەین قەت ژیوەنینە تەسعیدی کێشەکان بکەین. هەموو زۆربەی جاران ئێمە خۆمان بە خاوەن قەزیەکە دەزانین، خۆمان بە خاوەن حکوومەتەکە دەزانین، کار لەسەرەوەی دەکەین و هیچ تەسیرێکی ئەقلیمیشمان لەسەر نییە یان هیچ ئەجندە ئەقلیمی ئەمە کار لەسەر ناکەین و بابەتان ئێمە کار لەسەر دەکەین، بابەتە نەتەوەیەکانە کاری لەسەر دەکەین و هیچ بە هیچ شێوەیەکیش قبول ناکەین کە هەندێک لایەن ببنە ئەوەی سەبەبی ئەوەی کە هەرێمی کوردستان زایف بکەن یان کار لەسەر ئەو خاڵانە بکەن یان ئیتفاقات بکەن لەگەر لایەنی دیوی کە ئەو لایەنە بە ئیعازی میلیشیات و ئەجندە ئەقلیمی کار دەکەن. بەزمەرە مەریوان بڕیارەکەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکاتەوە و لیژنەی ئاسایش و بەرگری بەنیازە راپۆرتێک شتێک ئامادە بکاتە حکوومەتی عێراق. بەخۆی پێشەشی دەبی ئەمە پێش ئەو راپۆرتی چەند هەندێک ڕوونکردنەوەی ئاراستەی ئەو بابەتەی بکەین و کە چۆن ئەو ماوەی ڕابردوو کە لەو ماوەی ڕابردوو کە لە خاستە لە پاش ئەحداسی برێنی لە شەڕی غەزە و شەڕی ئیسرائیل و حەماس کە کێشە و گرفت و ئەو بوو منیشیاتی هەندێک منیشیات بە ناوی مقاومە دەستیان کرد بە هێرشکردنی سەر ئەو بنکانەی ئەو قواتی ئەمریکی تێدایە ئەو بنکانە کە تەواجدی هەیە لە عێراق و سووریا. لەس ئەو تەواجدی ئەو بنکانە چ لە عێراق عەفوەن لە عێراق بە هەماهەنگی لەگە حکوومەتی عێراقی بووە، بە موافقی حکوومەتی عێراقی بووە. کاری ئەو بنکانە چییە؟ تەدریبکردنە، تەنسیقە لەگەر ئەوەی هاوکاریکردنی جێشی عێراقی ئەو پێشبەرگەیە لۆ شەڕی دژی داعش. لە پاش ئەو ئەحداسانی کە لە غەزە ڕوویداوانە بوو ئەو هەندێک منیشیات بە ناوی مقاومەوە هەندێک کاریان کردو، هەندێک بە بەردەوامی بە مۆشک و بە درۆن هەستانە بە قەسفکردنی ئەو بنکانە کە حتا ئەمکەی نەتیجە شمالێ نەدیتیا، هیچ کوژدارێکی تێدانە، هیچ بیندارێکی تێدانە، هیچ ئەوەی هیچ هەدەفەکی نەینە. بەڵام گەشت ئەو حەدەی ئەو مەرحەلەیە تێپەڕان لە پاش ئەوەی کە زانیان ئەو منیشیاتانە کە هەندێک ئەجندای ئەقلیمی کاری لەسەر دەکاتن و ئەو کارانەی وا جێبەجێ دەکاتن لە ناو خاچی عێراق. دیتیان لەمە بەو ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی گەشتنە نەوعەما ئیتفاقیەکی سیاسی، گەشتنەوەی سکا حەلکردنی ئەزمە عێراق. حکوومەتی عێراقی گەشتە حەقیقەتێکی کە دەبیتن کێشەی سفر کاتۆ لەگە هەرێمی کوردستان. کێشە سفرکردنەوەی لەگە هەرێمی کوردستان باش دەزانی حکوومەتی عێراقی کە ئیستقرار لەوەیە کە هیچ کێشەیەک لەگە هەرێمی کوردستان نەبیتن لۆ حتا بتوانانی کارەکانی خۆی بکاتن و ئەو مەنهەجە وزاری هەیە جێبەجێ بکات. ئەوە بوو ئەوان پاشەوی دەستان بە قەسفکردنی بارەگایەکانی پێشبەرگە جزء لە مەنزومەی دیفاعی وەتەنی. باش کاک مەریوان بە پێی ئەو ئیشەی ئەوان دەیکەن، بە پێی ئەو موشک و درۆنانەی کە ئاراستە دەیکەن پێ دەچێتن وەزعیان باش بێتن، ئیمتیازاتێکی باشیان لەبەردەست هەبێتن، ئەمانە لەلایەن کێوە سەپۆرت دەکرێن یاخود بودجەیان لەکوێوە دێتن؟ بودجەیان چەندە؟ ئەوە دەبێن تەماشای ئەم بابەتانە ئەوەی بکەین. ئەتوو دستورت هەیە لە ناو دستورەکەی ئاماژە بەوەی کرات و مەسەلەن پێشمەرگە زمینی مەنزومەی دیفاعی وەتەنی، جێشی عێراقی زمینی مەنزومەی دیفاعی وەتەنیە. هەندێک ئەو لایەنانە هەندێک لایەنی دی هەیە کە ئەو میلیشیاتانە هەموو دەعمەکانیان دیارە لە لای چێندرا، هەموو دەعمەکانیان لە ناو حکوومەتی عێراقیە دەعم دەکرێن، موچەکەی لێ وەردەگرن، تەسلیحەکەی لێ وەردەگرن، بودجەکە لێن دەرلویان تەخسیس دەکرێت.
ئەوانیش سەبەبن کە ئیستقرار لەناو هەرێمەکە لەناو عێراق تێکچی وەرە و هەموو مافەکانی خۆی وەرگرتیە ئەو میلیشیاتانە و بچش دەکات کار لەسەرەوەی دەکاتن لەناو عێراق استقراری عێراق تێکدا استقراری و حکوومەتی تێکداتن کە تەشکیل بووە یعنی ئەوە کە مشکلەکە لێرانەیە کێشەکان لێرانەیە ئەوانە مەدعومن لە ناوەوەی عێراق و ئەجندای ئیقلیمیشیە کار ئیشی لەسەر دەکات سەبارەت بە پەیوەندی هەرێمی کوردستان و عێراق زۆر کات دەوترێت سەرگۆزیرانی عێراق خۆی زۆر کۆکە لەسەر چارەسەربوونی تەواوی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و خوازیاری چارەسەربوونی ئەو کێشانەیە ئەو هەوڵانەی گروپە چەکدارانای دەن کاریگەریە بێت لەسەر تێکچوونی ئەم پەیوەندیانە ئەوانە ئەو بە ئاخر محاولەیان دیارە دانەوێت ئەو سەخرەتە شپیاکەن یا کێشەی لە نێوان هەرێم و حکوومەتی عێراقی دروست بیتن نێن بگەنە حەلەکی لەسەر ئەو بابەتانەی کە هەیە ئەو کێشانەی کە هەیتمان لە ڕووی برسیکردنی خەرک و لە ڕووی نەناردنی بوجە و ئەو بابەتانەی کە ئاماژەمان پێکرد ئەوان طبعا تەسیرەکی دەبیتن دیانێ ئەو کێشەی دروستکان بەڵام ئەمەداوامان کردی لە حکوومەتی عێراقی و لە فەرماندەی گشتی هێزەکانی عێراق بەڕێز سوودانی کە تحقیقێک لەو بابەتی بکە چکە سەبەبەکانمان تهدید کردێ لێ چکە ئەو هجومە لەناو برێن ئەو درۆنانە لەناو خاچی لەناو ئەو خاکەی دێتن کە ئەوان ژێر کۆترۆلی وانە جێشی عراقیە و لایەنە سیاسیەکانە یان برێ میلیشیاتەکانە دوام شتەوەی تو سوودانی بەخۆی قایدی عامی قوات مسلحەیە ئەن دەبی چارەسەرەکی بکاتن یان دەبی لەو کاتێکدا ئەو برێتن یان بریام چارەسەری ئەو کێشانە دەکەم نارم دووبارە ببیتەوە یان ئەوەتە برێتن کاکە ئەو میلیشیاتانە کە پێک دێن لە فلان و فلان و فلان ئەمن دەسەڵاتم نییە ناتان چارەسەریان بکەم یان ناتام ڕایان بگرم هەنجنەوە ئەمە پێشمەرگە پێی نایە باسکەنەوە ڕەتفع ئەوە دەبێت کاک مەریوان دوێنێ محەممەد شیعر سوودانی سەرڕای سەرکۆنەکردنی ئەو ئێرشەی لەسەر هەولێر لانی پەیوەندیداریشی ڕاست خواردووە بۆ ئەوەی تاوانباران ئاشکرا بکرێن و بە سزا بگەێنێن ینی پێت وایە یان هیوایەکتان هەیە کە حکوومەتی عێراق بتوانێتن ئەو لانانە ئاشکرا بکات لە کاتێکدا کە ئێستا خۆت باست کرد هەر حکوومەتی عێراق دامی ئەولانە دەکاتن سەپۆرتی ئەولانە دەکاتن پێت وایە ئەنی بتوانێتن دەستنیشانیان بکاتن و سزایان بدرێتن و بۆ ڕای گشتی ئاشکرا بکاتن حکوومەتی عێراقی باش دەزانێت ئەولایانە نەچێنە باش دەزانێت ئەولایانە نەچێنە ئەولایانانەکو کار دەکەن ئەهدافیان چییە لۆ چوە دەکەن هەموو شتێکی دەزانێت حکوومەتی عێراقی ئەو تحقیقەش با بکاتن و نەتیجەکەشی بە دیار دەکەیت توانای سزادانیان هەیە توانێت سزادانی ئەوە دەمینێتنەوە لەسەر کەسایەتی خۆی ئەو وەختی دەبی ئەو بڕیاردا ئایا توانای هەیە سزادانی واندا یان ئایا دێتە سەر تەلەڤیزیۆنی و لە ناو خەرکەکەی دەرێن ناو ڕاگەاندن و کەناڵەکان دەرێ کاکە من توانام نییە ئەو لایەنانە ئەو میلیشیاتانە کە پێک دێن و لە فلان و فلان کەس کۆترۆلم لە سەریانیە یان ناتانم کۆترۆلیان بکەم یان لە دەستی من چتە دەرێ کارەکان هەنجینەوە کارێکی دێ و قسەکی دێ و بابەتەکی باشی سەر دەکرێت ئەگەر قسەتان لەگەڵ لایەنەکانی دیکە کردبێت لە پەرلەمانی عێراق بۆ چوونی لایەنەکانی دیکە فراکسیۆنەکانی دیکە چی بۆ لەسەر پرسە ئەوە بەیانامەکەمان ئەوڕۆ دیارە بەیانامەکەمان تەوجیه کردیە دیاریشە تەوجیهاتەکان تەوجیه بەیانەکەمان لۆ چێندەرە لە خودی پەرلەمانیە و سەرۆکایەتی پەرلەمانیە و ئەندامانی پەرلەمانیە کە بێن واقع حالەکەی دەزانن کووە کاری مە دەبیتن لە باش کۆتای ئەوڵی تەشریعی ئەو حالەتە و ئەو کارەی ئەو بە بەردەوام بوونی ئەو قەسفەی لە هەرێمی کوردستان شیکردنەوەشە سەر بکەین و بڕیارەشی سەر بدەن ئەو لایەنانە ئەوەشە تەوجیهی حکوومەتی عێراقیشمان کردێت کە چارەسەرێکی بکاتەوە ئەوە ناکرێتن ئەمە هەر معدل لە مەترسی دابین فەرم و پێشی پاش ئەو قەسفەش درۆن لە ناو خاچی ئەوەی دەسوڕێتەوە لە هەندێک مەناتقی نێزیکی هەرێم ئەو جێگای مەترسیە خەرکەکەشی کاک مەریوان ئەگەر کۆتا پرسیاوی بە کورتی وەڵام بدەیەوە جگە لە فراکسیۆنی پارتی دەموکراتی کوردستان تەنها فراکسیۆنی پارتی نوێنەری هەرێمی کوردستان نیە لە بەغدا فراکسیۆنی تریش هەن ئەوانیش هاودەنگ و هاو هەلوێستن لەگەڵ ئێوە بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هیچ نەبێتن کاریگەریەک لەسەر ڕای پەرلەمان دروست بکەن و ئەوەی پەرلەمان بتوانێتن تحقیقی ئەم بابەتە بکاتن ئەوە ئەو بابەتە ئەگەر باسکن دەبی زۆر بە دوور درێژی باسکن دەبی باس بکەینەوە لەو کاتێ ڕاکە بوجە دانرا ئەمە تووشی چ گیر و گرفتێک بووینە لەگەر لایەنەکانی دیکە لەوێن دەرن لە ناو پەرلەمانی
کو هەندێک بابەت هەبووە کە ئەوان بەلا کورتی بۆچی تەنها پارتی دموکراتی کوردستان فراکسیۆنی پارتی لەسەر هەلوێستە نیشتمانیەکان بەجواب دێتن بۆچی فراکسیۆنەکانی تر بەجواب نایەتن بابەتی نەتەوەیەکان پارتی دایمەن یەکەم کەس بووە ئاڵای ئەو بابەتی هەرگرتی و کاریشمانە سەر کردی و هەرێمەکەی بە خۆمان دەزانین حکوومەتەکە بە حکوومەتی خۆمان دەزانی لایەنە سیاسیەکانیش دەبی بێن ئەو هەڵوێستیان هەبی کو ئەمە هەڵوێستەمان هەیە ئەوانش نفسی هەڵوێستیان هەبی نفسی کاریش بکەن و بە نفسی بەرنامەشکار بکەن نەک وەکو ڕابردوو کێشەکانی دیکە هەمان بووە ئینشاڵڵا ئەو ساریدادێ و کێشانیان زۆر باش